بۆیە ژنان دەبێ خۆیان لە بزوتنەوەکانی خەڵکە کرێکارانە مامۆستایانە فەرمانبەرانە ئەبێ ڕێخەن بۆ داواکاریەکانی خۆیان بە مەتاڵبی خۆیانەوانێ ژنانیش ئەبێ داوا بکەن حەقدەستی ژنان و پیاوان یەکسان بێ داوا بکەن فرسەتی کارکردن بۆ ژنان و پیاوان یەکسان بێ داوا بکەن لە شوێنی کارە شیرگە و داینگە هەبێت دەبێت داوا بکەن کاری ناوماڵ کە بەداخەوە کاری ناوماڵ کە ژنان ئەیکەن کە لەشکرێک پەروەردە ئەکەن بۆ دەسەڵات ئەو مناڵانی کە پەروەردە بن سبێنی چی ئیسفادەی لێکە دەسەڵاتی ئیسفادەی لێکە کوڕەکانیان ئەبن بە پێشمەرگە ئەبن بە مۆزەفی ئەبن بە هەر شتێک دەسەڵات ئیسفادەیان لێکە لە کاتێکە ئەمە دایک جەبهەی پێشەوەیە بۆ جوابدانەوە بە نیازی خێزان و پێداویستی ماڵ و مناڵ کۆمەڵگەی ئێمە احترامی لێ ناگیرێ وەک ئیش حسابی بۆ ناکرێ بیمەی بۆ بێکاری بۆ نابڕێتەوانێ تونوتیژە کە دەرەق بە ژنانەکرێ و ئەبێ ریزی خوانیە خەن و ئەبێ ڕێکخراویان هەبێ و ئەبێ پەیوەست بن بە بزوتنەوەی ناڕەزایەتی خەڵک و کرێکارانەوانێ تا بتوانن لەو نێوەیە دنیان ببیسرێ بەشدار بن سبینێت لە هەر ئاڵ و گۆڕێکە ئەوانش دەور و نەخشی جدیان هەبێ لە کوردستانە بەواقع ئەم دەسەڵاتە لەوانە ماوە چاکسازیش بگرێتە خۆی ئەم دەسەڵاتە بێ بڕۆ ئەگەر خەڵک ژیانێکی خۆش و ئاسوودە و بەهرەمەندی هەبێ ئەبێم دەسەڵاتە بڕوە چکەم دەسەڵاتە ناتوانێت ئەوە بۆ خەڵکی کوردستان دابینکە و ژنانیش دەبێت بەشێک بن لەو ئێترازە کە بۆ ژیانێکی باشتر تێ ئەکۆشن